ئاوە جعفەر لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت سەرۆکی بەشی ژمێریاریم. ئەم بەشە لە سەرەتای دەستپێکردنی دەوام لە پەیمانگە لە ساڵی 2015 دا مەزراوە و بەشێکی باشە بەردەوام، یعنی ئەو قوتابیانەی کە لێرە تەخەڕوز دەکەن یان دەردەچن هەر بەردەوام هەلی کاریان لە بۆ دەڕەخسێت لە کەرتی تایبەت بی، کەرتی کشتی بی، دەتوانن لە بانکەکان دەوام بکەن، دەتوانن لە کۆمپانیاکان لە هەر شوێنێک بی وەکو ژمێریار کاری خۆیان جێبەجێ بکەن. چاوەڕێی لە پۆلی دوازەی ئامادەی دەکەین ئەم بەشە هەڵبژێرن بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی هەلی کاریان دەست بکەوێت لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی.